پەرلەمانی کوردستان و هەر خودی پەرلەمان و دامەزراوەی پەرلەمان ضرورەت و گرنگە و کە ئێستا وتمان لە کار کەوتووە فەراغی و بۆشایی یاسایی دروست کردووە سەبارەت بە ژن و توانای ژن و کاری ژن و ممارەسەی بۆ نمونە کاری پەرلەمانی لە خودی ژنەوە ئەدای کاری خۆی لە پەرلەمان نەکرد پەرلەمان لە هەموو دامەزراوەیەک لە هەموو دام و دەستگایەک من دڵسۆزی لە ژن ئەبینم لێبڕاوی لە ژن ئەبینم جدیات لە ژن ئەبینم بە پێی ئەزمموی کاری خۆم بە زۆر لە فلتەرەکانە تێپەڕێوم من بە هەموو فلتەرەکانی پۆستی حیزبایەتیە تا سەرکردایەتی ڕۆیشتوم و کاتێکیش ئەزمموی کاری پەرلەمانیم کردووە 4 ساڵ بۆ 4 ساڵ و نیو چۆنەڵی بۆم دەرکەوتووە کە هەرخوای گەورە ژنی وا دروست کردووە جددی و دڵسۆزە لە کارەکەیدا من پێش کاری پەرلەمانیم 4 ساڵ کە ئەندامی سەرکردایەتی بووم لە لیژنەی ڕقابی بووم ئەندامی ئەنجومەنی چاودێری بووم لە حیزب ئەم 4 ساڵ ممارەسەکردنی سەرکردایەتیە دروستی کردم بۆ کار و پیشەی پەرلەمانیم بۆیە زانیم کاری پەرلەمانی چییە ڕقابەت چییە چاودێریکردن چییە و ئێمە چۆن کار کە ئێمە بەڕاستی ئیشی پەرلەمان و ئەندامی پەرلەمان دیاری کراوە چاودێریکردن و ڕقابەیە بودجەیە و وەکووتمان یاسا دەرکردنە و چاودێری حکوومەتە ژن ئەوەی من لێم بینیوە لە هەموو کایەکانە کای سیاسی بێ کۆمەڵایەتی بێ ئیداری بێ دارایی بێ وەزیفی بێ هەر شتێک بوو بێ من ژنم بە دڵسۆز و بە سەرکەوتوو بینیوە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ بۆ نمونە لە ناو ژنانی شاکەم تەرخەمی نەبێ و خەلەل نەبێ بە جۆرێک لە جۆرەکان کات بە خەرجدان نەبێ لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ ژنمانتیا بووە بە ئەندازی چەند پیاوێک کاری کردووە و پێچەوانەکەشیمان بینیوە ژن هەبووە تەنها بۆ ڕاگەیاندنوی ئەلام قسەی کردووە و تەنها مەرامەکەی خۆی هاتۆتە دی و هیچی تر ئەخلاقی ئەندامی پەرلەمان ئەبێ وابێت لەگەڵ پەیامەکەی خۆی کاتێکە پەیام تۆمارەکات و خۆی بە دەنگدەرانی دەناسێنێ پەیامێک بخاتە ڕوو لەگەڵ خۆیدا یەک بگرێتەوە لە توانای خۆی و اختصاصی خۆی یەک بگرێتەوە و لەگەڵ تواناکەی خۆیدا ناڕاستی نەکات لە ئەو پێگەشتوونەیە کە پێی دەدرێت بەدەستی هێنێ کە پلەی ئەندام پەرلەمانی و حەسانی پێدەدرێ دەبێت پارێزگاری لە دەنگی گەل بکە لەبەرەوەی تۆ کە چوویت بۆ پەرلەمان بیتە ئەندامی پەرلەمان تەنها نوێنەری فراکسیۆنێک نی نوێنەری حیزبێک نی نوێنەری لایەنێک نی تۆ نوێنەری گەلێکی ئەبێ نوێنەراتی گەلێککەی بە تەکید وەکووتم پەرلەمان دامەزراوەیەکی گرنگە و بوونی هەر گرنگە لەبەر ئەوەی بە پێی کێشەکانی ڕۆژ ڕووداوەکانی ڕۆژ بێداویستیەکانی ڕۆژ بێداویستەکانی هاوڵاتیان تۆ دەتوانی لەو شوێن و جێگەیەدا دەنگ هەڵبڕی لەو شوێن و جێگەیەدا بە دوواداچوون بکەی داوای مافی خەڵک بکەی داوای مافی هاوڵاتیەکان بکەی هاوڵاتیان بکەی کێشە یەک لە دوای یەکەکان بخەیتە ڕوو هەموو ئەندامێکی پەرلەمان سەڵاحیەت و دەسەڵاتی لە پێڕەوێکی ناخۆی پەرلەمانە بۆ دیاری کراوە هەموو ئەندامێکی پەرلەمان نەزانێت کاری چییە و بەرپرسیارەتی چییە و چۆن ئەدای کاری خۆی بکە ئافرین بۆ ئەو ئەندام پەرلەمانەی کە بێگومان وەکو خۆت لە پرسیارەکەدا ئەوە خەیتە ڕوو ئەڵێ بێ زۆر بوێرانە کار بکەی خۆنەویستانە ینی ئەو چەند ساڵی کە ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆدا بێ گوێ بە ئیسراحەت و ژیانی خۆت نەدەی شەو بێ ڕۆژ بێ لە سەعاتی سفرا بێ لە کاتژمێر 3 شەو و 1 شەودا بێ بە جۆرێک لە جۆرەکان دڵسۆزانە بەدەم کێشی هاوڵاتیانە بچی ناڵم پەرلەمان گرنگە لە خۆمەوە سەیرەکەم کە گرنگە لەبەر ئەوەی ئەو کاتێک کە من ئەندامی پەرلەمان بووم 15 ڕۆژ لەگەڵ خوێندکاران لەسەر شەقام بووم کە کاتێک فۆرمیزان کۆڵاینیان پڕ کردەوە دەرەجەکانیان بەهەڵە هاتەوە وەستاینتە لەگەڵ لانی پەیوەندیدار و یاداش ئاراستەکردن و سەردانی وەزیری پەیوەندیدار و هەموو ئەوانە تاوەکو کێشەکان بۆ چارەسەر کرا بۆ قوتابیان کاتێک کە داواکاریانە کرد بۆ دەرماڵەکانیان وەستاین هەڵوێستەمان لەگەڵاکردن لەگەڵیان لەسەر شەقام بووین بعد یاداشتەکانمان ئاراستی لانی پەیوەندیدارە کرد پەیوەندیمە بە وەزیری پەیوەندیدارەوە کرد تا گەیشتینە ئەنجام و دەرماڵیان بۆ سەرف کرا بەڵام بەداخەوەکو پێویست بوویان سەرف نەکرا بە نمونە مامۆستایانی گرێبەست چەندێک لەگەڵیان بووین لەسەر شەقام تەنانەت ئێمە ئەمری گرتنمان بۆ دەرچوو ئەوەندە بەدڵسۆزانە لەگەڵیان بووین تاوەکو کرانە هەمیشەی سێ یەکەمەکە هەرێمی کوردستان سزادراوانێکی زۆر بەستەم
سزادراوانێکی زۆر بەستەم کە ئێمە لە کوڵای زڵم وستەم مافەکانمان بۆ دەستەبەر کردوون بە دانپیانانی دادوەرە بە ڕێزەکان و تویانە ئەمانە بەستەم ماونەتەوە لە زیندان. ئێمە ئەو چاوە بووین بۆ ئەو کەسا بێمافانە، بۆ ئەو کەسانەی کە پێویستیان پێمان بۆ کە نوێنەرایەتیانەکەین. بۆیە بەڵێ دامەزراوێکی پەرلەمان گرنگە و پێویستە، بەڵام ئەوەیان گرنگە کێ دەبێتە نوێنەری گەل، کێ دەنگی پێ ئەدرێ، کێ هەڵ ئەبژێردرێ، کێ شایستەیە بچێتە ئەو شوێن و جێگایە. ئەوەیان گرنگترە ئەوژەکەوێتە سەر موقیف و ئینسافی ئەو کەسانی کە دەنگدەرن و دەنگەدەن بە ئەو کەسانی کە هانێرنە ئەو دامەزراوە گرنگەی کە چارەنووسی هاوڵاتیان لە ئەستۆی ئەو خەڵکەیە کە دەچێت دەبێت ئەندامی پەرلەمان تۆ تەنها دەنگدەری حیزبەکەی خۆت بەرپرسنی لە دەنگدەری حیزبەکەی خۆت دەنگدەری تەواوی هەرێمی کوردستان لەگەڕن و ئەستۆتەوە دەبێ هەستی بەرپرسیارەتی هەبێ بەرامبەر بە ئەو متمانەی خەڵک کە بە تۆی داوە. توانای ژنێک لە توانای پیاوێک کەمتر نییە و هەمان ئیمتیاز و هەمان سەلاحیەت و هەمان دەسەڵات و هەمان هەلیان پێدەدرێت کە کار بکەن لەو دامەزراوەیە. بۆیە هەمواری هەر یاسایەک کە زەڕورەت بێ بۆ هەرێمی کوردستان و هەر پرۆژە یاسایەک و هەر یاسایەک لە حکوومەتەوە بێ، هەر پرۆژە یاسایەک لە فراکسیۆنە جیاوازەکان و ئارەستی سەرۆکایەتی بکرێ، گرنگ و زەڕوریەتی هەبێ بۆ هەرێمی کوردستان ژنان جێنامێنن بە پێی زەڕورەت ئەوان ئەدایکاری خۆیان دەکەن و لە خوێندنەوەی دووەمە بۆ بڕکە و بابەتەکان کە خزمەت بە دۆزی ژن و خێزانی هەرێمی کوردستان بگەیەنێت، ئەوە کەم تەرخەمی تێدا ناکرێت. بۆ مەرجەی لەگەڵ عرف و عادات و دابوونەریتی کۆمەڵگەکە یەک بگرێتەوە و دژ بە یەک نەبن. ژنان لە هەر بۆ نمونە فراکسیۆنێکەوە نوێنەرایەتی بکەن، بێگومانە بێ کاتێک تۆ هەر پرۆژە یاسایەکت ئاراستە کرد لایەنی کەم دەواژوی پێوە بێت. باشە کاتێک کە زانیت فەراغی یاسایی هەیە لە هەرێمی کوردستان، هەر کاتێک زانیت فەراغی یاسایی هەیە یاخود یاسایەکی بەرکار هەیە، هەندێک بڕگە و بابەتی نەقسە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو یاسایەدا، ئەوە سەلاحەتی ئەوەی هەیە کە هەموو ئاراستەی سەرۆکایەتی بکرێت و سەرۆکایەتی موافقەی لەسەر بکە و راپۆر ئاراستەی تەواوی ئەندامانی پەرلەمان بکە و راپۆرتی لەسەر ئامادە بکرێ و خوێندنەوەی یەکەم و دووەم و سێمی بۆ بکرێ و بڕگە و بابەتە گرنگەکان لەوێدا جێگیر بکرێت. سەبارەت بە نوێنەرایەتی خەڵک بۆ پەرلەمان و کاندید بوونیان بۆ بوونیان بە ئەندامی پەرلەمان، ئەوە مافێکی چۆنەڵی دیموکراتیەکە کە بە پێی یاسا بۆ ئەوان دیاری کراوە، مافێکی یاساییە یاسایەکەیە سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. پێویستی بە هەموارە، بەڵام دیسانەوە ئەڵێم ئەو کەسانەی ئایا کە کۆمیسیۆن وەرگرتنی قبولکردن و پەسەندی کردوون ئەبنە نوێنەری گەل نوێنەرایەتی خەڵک دەکەن، ئەکەوێتەوە دیسان سەر دەنگدەران ئەبێ بزانن دەنگ بەکێ ئەدەن، ئایا ئەو کەسە لیاقە و لێوەشایی و شەخصیات و مەکانەت و ڕابردووی و پێشینەی گونجاوە. بۆیە دیسانەوە کەوێتەوە سەر وشیاری دەنگدەر کێ دەکاتە نوێنەری خۆی. لە کۆتاییدا دەڵێم ئەو یاسایە کە لە هەرێمی کوردستانە دەرکراوە، یاسای هەڵبژاردنی هەرێمی کوردستان، ئەوانەی کە جەنابەت باسی دەکەی جێگەی دەبێتەوە بە پێی یاساکە، بۆیە هەمواری پێویستە سەبارەت بە توانای ژن و دوای ئەوەی کە خولی شەشەمی پەرلەمان دەستی پێکردەوە و دامەزراوەکە کەوتەوە کار، ئەو کات پێویستە ئافرەتان ڕۆڵی خۆیان ببینن، چۆن لە ڕابردووشدا بینیویانە، چۆن خۆیان دەسەلمێنن، دڵسۆزانە. توانای ئەوان لە توانای پیاوان کەمتر نیە و بگرە زۆری زیاترە لە بەرەوەی دژنان دڵسۆزیەکیان هەیە. لەکوێ فەراغێکە بێ، خەلەلێکە بێ، بۆشاییەکی یاسایی هەبێ، زەڕورەتێکە بێ، بە دوواداچوونێکە بێ، چاودێریکردنێکە بێ، دەبێ ژنان کەمتر خەم نەبن. مادەم ئەو پێگەیان هەڵبژاردەوە و دەچنە ئەو بەرپرسیارەتیەوە ڕوبەڕووی ئەو بەرپرسیارەتە دەبنەوە، دەبێ خۆیان بسەلمێنن. ئەگەر ژنان بیانەوێ قیاس و قەبارەی خۆیان بۆ دەربکەوێت لە دام و دەستگا و دامەزراوە گرنگەکان و دامەزراوەیەکی گرنگی وەکو پەرلەمان دەتوانن دڵسۆزانە ئەدایکاری خۆیان بکەن لە چوارچێوەی ئەو پەیڕەوەی کە پەرلەمانی کوردستان بۆ ئەندامی پەرلەمانی دیاری کردووە بێ جیاوازی و ئەتوانشان بەشانی پیاوان وە زیاتریش کار بکەن.